بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. قيشنا لباشا المقدمة كما تاوكر يكم كتاب دس بيدكين بكتاب الطهارة. دیارە گەر بێت و بگەڕێەوە سەر هەر کتێبێک لە کتێبی فقهی یەکەم شت بە پاک و خاوێنی دەست پێ دەکات بە کتابی تەهارە کە ئەو تەسەلسولە دانرا کتابی تەهارە کتابی سەڵات دووە کتابی سۆم لە دووە کتابی سیام پاشەوە یەکەم زان عیبادەتەکانی پێ باس کردیا پاشەوە شروطی عیبادەت پێشەوە چونکە تو پێش ئەوەی عیبادەت بزانی دەبی پێی بزانیت شروط عیبادەت چییە ئەگەر بێت و هەر چەندە عیبادەتەکە زانی پەرسنەک بۆ نمونە نوێژەکان هەموو بزانی بەڵام نەزانی بەچ دەستێ نوێژێ چ شتێک پێویستە چ مەرجێک پێویستە لە نوێژدا پێشەوەی بچێ ناو نوێژ لەو کاتەی دەبینی تەرتیبەکە تەرتیبێکی چییە تەرتیبێکی منطقی نییە بۆی ئەو تەرتیبەی کە فوقەها دایانایە تەرتیبەکە تەرتیبێکی چییە تەرتیبێکی منطقیە کاتێک دەی باسی کتابی قەضا دەکەی کتابی بیوع دەکەی ئەوانەش هەمووی تەرتیبی خۆیان دانایە کە دەبین یەکەچیان تەقدیمی یەکەچیان کردیە کاتی یەکەم شت کە پێویستە کە هەموو مسلمانێک چونکە هەندە بابەتی فقه هەیە ئەوە نی بری وڵای خوێنی بابەتی فقه فەرضی کیفایەیە نەخێن هەندێک بابەتی فەرضی چییە فەرضی عینە ئێکابدە ئێستا کە کەبالغ بوو پێویستە کتابی تەهارە بزانی کە نوێژی لەسەر واجب بوو دەبی کتابی نوێژ بزانی کە سیامی لەسەر واجب بوو دەبی کتابی سیام بزانی کاتە خەڵک بەمە مەفهومە غەڵەت تێگەیشتی وە دەزانی ئەو کتابەنە تەنها لە بۆ فەقێ و هەروەها خەری شەریعە و ئەو کەسانەی حەزی لێ و دیندارەکان هەر کەسێک مسلمانی دەبی ئەوانە چییە ئەوانە بزانی چونکە گەر بێت و ئەوانە نەزانی زۆر جاروی ئینسان تووشی هەندێک بابەت دەبی یەک لەو شتانێک کە ئینسانەکان تووشی وەسوسە دەبن بریتێ شارەزانە بوون لە کتابی تەهارەت ئەگە ئینسان شارەزای کتابی تەهارەبی بەخۆی هیچ قەت تووشی دڵ ڕاوچی ناوێت قەت تووشی وەسواسی نایە هەندە دەست نوێژی بشات و هەندە زلچی بشوات و هەندە قاپان بشوات و هەندە ئۆی بکە کە تێگەیش ئەو ئەوانە کە خوای پروردگار بەو شێوەی دانەوە ئەو شتانە پاکون هەوە پاکەرەوەشن تەواو خۆی تەسلیمی چ دەکا خۆی تەسلیم ئەڵڵا دەکا کتاب الطهارة یەکەم شت کە دەی ئیعرابی دەکەین کتاب الطهارة دەتوانی برین كتاب الطهارة خبرك اللبو مبتدئ محذوف تقديره هذا يعني هذا كتاب الطهارة يعني هو كتاب الطهارة كاتسيا كتاب لبو خبرك اللبو مبتدئ محذوف يعني لهمو كتاب النكاح كتاب البيوع همان إعرابي هي أو زور إعرابك دطواني بكين مبتدأ دطواني كتاب الطهارة هذا كتاب الطهارة هذا كواتي استكمال كرمانة كتاب كرمانة مبتدأ كواتي بوشي وجه دتواني إعرابي بكين هيك شيء تدانيا دتواني بري كتاب الطهارة أو زاري بس إذا خوينيو بنصب دي خوينيو دي كين مفعول به لبو فعل شيء محذوف يعني أقرأ كتاب الطهارة يعني أقصد كتاب الطهارة باشا أو دو رأيه مشهورة رأي شيء ما هيدري كاكا كتاب الطهارة بتي بكسر كأنما عليه حرف جر كتيا محذوفة أو رأي شيء تيا رأي شيء لا واسع أنز هلوم جرا كاتك دري هر كتابك دخوينه كتاب الطهارة كتاب النكاح كتاب البيوع كتاب الجهاد كتاب الصدقات كتاب القضاء أو كتاب الإيمان همانتي هي همان إعرابي هي هماتي إعرابي يعني كي مبتدأ يعني كي خبر يعني كي مفعول به بلام لكاتي ديكي مبتدأ كوات خبرك محذوفة كديكي خبر كوات مبتدأك محذوفة كديكي مفعول به كوات فعل فعلك سيا محذوفة أول روي إعراب ده كتاب بشتيك دو تريد كتاب كشت لخو بقري كتيا ككوملا اشتيك لخو بقري كاتل لدي كتاب الطهارة يعني أو همو أو بابتاني بيوندن بطهارة ليرة مسلية كرديا ليرة كوم كرتو جمع كرديا باشا كاحتواي اشتيق دكا كأوشتانة لخوي دكا لكتاب داتسن مصطلح هيك بكاردهن كتاب بكاردهن
باب بەکاردەهێنرێ باشە فەصل بەکاردەهێنرێ فرع بەکاردەهێنرێ مەسئلەش بەکاردەهێنرێت يعني كتابي فقهي تمشاكا يعني كتب قدماء أو مصطلحان هي مصطلحي كتاب مصطلحي باب مصطلحي فصل مصطلحي فرع مصطلحي مسألة لهم يعني قورتر كتابة ذكري كتاب هبي نباب هبي نفصل هبي نفرع هبي نمسألة شبي كتاب الإيمان بس بس هند بابة إيماني دكو نباسي فصلية كمي كذي نفصلي دومي دا هنا لدوا كفصلي شنو بكاتا سنابي مسألة شنابي يعني أقر بيتو يستاكا كتاب الطهارة بي أقر فصلي شي داننا بيت اعتياد بي أقر بابي داننا بيت اعتياد بي بلام دكري كتاب هبي لجير كتاب سهبي باب هبي لجير باب سهبي فصل هبي لجير فصل سهبي فرع هبي لجير فرع سهبي مسألة هبي كادا مسألة الهميان سيا الهميان بتسكتره لهميان بزوكترا زور زاروية بخو أصلك واتساكا بمسألة باسي بكي بنا علماء لواني بكتابيان باس كربي لواني ببابيان باس كربي لواني بفصليان باس كربي لواني بفرعيان باس كربي دبيني لجير وشي هي تسينية يعني مرزنية كاتي دري كتاب لكتوبي قدماء كتاب هو باب هو باب هو فصل هو فصل هو فرع هو فرع هو دبي مسألة شتيا مسألة هبي بلام هندي كتاب هي بوشي هندي كتاب سيا بو ترتيبي كذا كاتي كتابي هنا بابي هنا لدواي فصل هنا فرع هنا لدواي مسألة هنا يعني أقربيتو كسكت شركة لبو أوي ترتيبي شزوام كواساكا بوشيويتيا بوشيوي بستدوي قاتوا ظانما ككتاب هروها باب هروها فصل لقى فرع لبر لقى مسألة دين سر كتاب الطهارة كواتا أو بابتاني أو كتابة لخوي قرتيا بيواندي بس هي بيواندي بالطهارة هي بوكو لو لغدا طهارة بمعنى باكو خاويني وكو كاتك دين فثيابك وطهر لأن راس خو خوات برداد باسي ثيابي دك ونيا ثيابي دك طهارة جزوري هي طهارة جزورية طهاريك معنى طهاري معنوية طهاري إيش معنوية طهاري إيش معنى طهاري إيش سيا مادية وحسية مادية وحسية بون من يستاكاتي كتو دسنيج دا شوي خو هيز استاكا ما كدسنيج منيا خو بيزنيمة بوي بيغمر صلى الله عليه وسلم إنساني مسلمان قد سيا بيزنابي هو بيزنية مسلمان بلان أما رفعي سدا كم حدث يعني دسنيج منيا كاتك أو دست نيجي دشون كاتك أمريكي اعتباري زور طهارتك طهارتك حسية يعني طهارتك اعتباري ومعنوية طهارتك سيا حسية خود أو بيستهيتي بس أنا أوكي بس هذا تنها رفعي سدك رفعي حدث ذك بوي ذي طهارتك سيا طهارتك اعتباري بلام أقربتو بيسايش بيوبو خوينش بيوبو خوينش بيوبو لو أنا دست نجم هبي دست نجم هي دبتوي دست نجم كان نخي دست نجم نشكا رفعي حدث نيمة شو كنتنا أخوينا بلام دبي أو خوينا يلعبم يانا أو خوينا كاتك لا يدبم لا برنكسيا لا برنيتي حسية هيز بمني با أمريتي سيا أمريتي اعتبارينيا بو يقول ما الطهارة كبمعنى نظافة ولا شرع دا لباشوي رفع الحدث أو النجس وما في معناهما بريتيال لسي لهالقرتني سي بيدس نوجي بيزني عقادار با يعني كسي قربيو تو دس نوجي نو بيسا نخير بلان دس نوجينيا يكم يعني كالطهارة كالشرع دا لنظافة ونظافة للغة دا بلان من شرع دا بس اشتيك دوتري طهارة بدوش دوتري يكم يم برفع الحدث أقربتو كسيك دس نوجي نبود دس نوج بشوا باشا إنزا يان أو النجس يان رفعي سبكا بيساي لابا تلابا بيساي لابا بهوردو شان دوتري سي طهارة يا كم يان قلت ما أمريكي اعتباريا دوم يان أمريكي سيا حسيا لو أني هند غسلو هند بابت معني هم أمريكي حسيا هم أمريكي سيا اعتبارية هم أمريكي اعتباري يعني هودو شي تلابي وكو زنابي إنساني كانت يدي كوتو سري هودو اعتباري هم دبي نجسة كي لابا
هم دەبیت شوکە کە غوسلەکەی لە خۆی لا بکە غوسلێکی چیە کە غوسلێکی اعتباریە أو ما في معناهما يان رفع حدث نية ونجسش نية بلام أو معناه لخو دقريت بونما كالغسلة الثانية والثالثة كشيك كغسلي واجبكي كرديا بلان استاك دسي كاكا قرمة دسي آية بخدا دكا أو آوى هل سندا رفع حدث نية هروا إزالي نجس نية بلام هل بيدو تريسي لمعنى يوانا كواتا بيدو تريسي طهارة بيدو تريسي يعني تجديد الوضوء كسكا دسنوجي هي بلام كاتك دسنوجي هي دسي سلن وي دسنوجي كيسيا نوي دكاتو دسنوجي كي نوي دكاتو آية نجسي لا دبا نخير الرفع حدث ذكا نخير أديسيا أو معنى نسيا أوج بهمان شيء بيدو تريسو كم معنى يسلا خود قريتوا معنى طهارة لخود قريتوا أو فيما معناهما والاغتسال المسنونة هميان مسنونة كان رفع حدث نإزالة طهارية بلام لها مانشي وجد السبابة سي أو ما في معناهما ليرة أو ما في معناهما دبي زيادك يعني سنشتا يكميان رفع الحدث أو النجس وما في معناهما إيان أو معنانا لخو بقري يعني رفع حدث نية إزالة نجس نية بلام أو معنانا لخو بقري يعني كأنما ككاتيك تدسي كاتيك دسنيش دشوي دەستنوێ شوشنەکە لە بۆچی ئەسڵەکە لە بۆ ڕەفعی حەدەثە بەڵام دەستنوێ شوشنەکە دووەم لە بۆ چیە سونەتە بەڵام کاتێک ڕەفعی حەدەثەکە بەچ لاچووە بەچ لاچووە بە دەستنوێش کەواتە مافی معناها یانە مافی معناها کاتێک ئیزالەی نەجەسە تو دەچی نە ڕەفعی حەدەثە نەویست ئاوەکی بە خۆدا دەکەی نەجەس بەچ لا دەسی بۆی کە خۆ بشووە کەواتە لێرە ئینسانەکە چی کردیە خۆی شوشتێ کەواتە چی کردیە خۆی سلێ کردیە خۆی پاک کردیتەوە كاتل رزانما كتاب الطهارة ولا كتابي كإمام نووي سرتاهم كتابك هول دا آية يقبين تو كالجرسي لجر أو بابته دبونزي أوش اقتداء بشيء اقتداء بإمام الشافعي اقتداء بإمام الشافعي إمام الشافعي جبها ماشي ولا حتى الرسالة كشيسيا كاتك باس اشتيق لك كآية يقدين تو كالجرسي لجر أو بابته سيا لەگەر ئەو بابەتە بگونجێ بۆیە علەمایان دەنێ کاکە ئەو ئاەتی هینایتۆ لە بۆ دوو هۆکار تەبەڕوکەن بالئایە تەبەڕوک شتێکی دروستە و زائیزیشە بەڵام تەبەڕوک بەس دەکری ئەوە گرینگە بزانی بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین نەفی تەبەڕوک بکەین بەڵام لە هەموو هەمان کاتیش ئیثباتی هەموو تەبەڕوکێش چیە دەبتە هۆی گومڕایی و جاروێ دەستە بابەتی شرک و ضەلالەت بويا تنها تبرك بوش لكي كلا أحاديث دهاتيا لا أحاديث داتيا وارد بوا بويا تبرك كأنما بوي خواي بروقا بركتي بيختا أو كتاب نسيا لهم كتابك بآيات يقدر سبيكريا دوميان اقتداء بالشافعي كان عندنا لبرأوي كرديتي كإمام الشافعي و لكتاب نسينكي كبيش همشتك آياتك هنا قال الله تعالى وأنزلنا من السماء ماء طهورا لير راس أخو باسس لك وأنزلنا من السماء ماء طهورا كالله تعالى لأسمان كانت هنا تخواري آوك تزور آوك تمشاك دليل أو آيات إشارة لدوشت وأنزلنا من السماء ماء يعني أنزلنا من السماء ماء أجر خواي بردقار آيك بنت خواري كلام صورته لصورة فرقان باسي سدكا باسي نعمة كان خواي بردقار دكا بسر شيء بسر إنسان خواي بردقار نعمة كاتك دي باسي نعمة كان خوي دكا لسر إنسان كاتك باسي آو دكا آيو باك نعمة يعني آوي بيس حتى ماذا بي أواتي وأنزلنا من السماء ماء لأن أوي تشي طاهرة وكتيا بخوي طاهرة لأن أوندا وأنزلنا من السماء ماء دلالة لبو أو تشي باكا طهورا يعني مطهرا لغيره يعني باكروش هل كواتا آتا بلغي لسروي أوي لأسمان دي تخواري هم طاهرة هم مطهرة لغيره
كدرين طاهرة في ذاته يعني كدرين طاهرة لذات خوي هروا مطهرش لبو غيري خوي هنديك هاتين درين دبا أو آياتي باس كربا وينزل عليكم من السماء ماء ليطهركم به درين دبا أو آياتي أو آياتي هنابا درين هنديك هاتين بين أو آيات ساكترين أو آياتي هنا إمامي نووي بس أو آياتي هنا كمقارنة بين أو آياتي كربي لو أنا إمامي نويز مقارنة كربي أو آياتي في باشر بو داينا هذ أو همو ليك دانوي نكربي بلام أو كاني باشا هاتيا لبو أوي كانت باب الشرحي أو باب تبكى هاتيا أو آياتاني هنا كنزيك لو يكلو أنا وينزل عليكم من السماء ماء ليطهركم به ليرتنها باسي دكا باسي خامي كرنوي دكا ليطهركم به سزورة تطهيرك سيا ها اي باسي زنا بدك اي تو فكرني لين او بلغيتي او معناه وكو اتي دومنيه اتي دوم كوزن طهورة سرسيا فعولا هذا اسمي شابرا ليطهركم زيا يطهركم فعل دلالة تجددك باشا تجددك لبوتيا لبو فعليا بلام ليرا طهورك ما أن طهور صفتي شيا صفتي ما اوكي بلام ليرا يطهركم لو باك تامكو ذن آيات وينزل عليكم من السماء ماء طهورة هذا دلالة طهارتك دلالتي طهارتك بلام دلالتي مطهرتناك بو إذن أو آياتا كإمام نووي داينا بو داينا مناسب أو آياتا مناسب ترو تساكتر وأنزلنا من السماء ماء طهورا يشترط دين سر مدنك كواتا ليرا بيشو بسينة سروي كواتا أو دكريت السيجور أو كوا طاهر لقى نجس آويكي طهور كذلك أو ماء طهور يعني طاهر في ذاته ومطهر لغيره أو طهورة باش قلت الطهور يعني تي هودو شي باكو باكروي طاهر تنها باكا نجس نجرسيا آويكي بيس هر يكشيان لو أنا كحكم تايبتي خوهيا لو أنا آوك مطهر بي طهور بي ببت طاهر لو أنا طهور بي ببت نجس لو أنا طاهر بي قرانكاري هر يك لو أنا قرانكاريان بسر دادي باشا يشترط لرفع الحدث والنجس كواتي إسلام باعث دكين باسي أو دكين بو أوي كسيك بي دست نيوش بشوا كدست نيوجينيا يان بو أوي بيسايك يا أو بيساي لابا دبي بتساويك لابا دبي استاكش هموشوش نكن راست استكابر الزاهي بكاردهيني تأتي بكاردهيني أنواع أشكال شدي بكاردهيني بلان آخر اشتهرت بكاردهيني توها سونك أقربتو آي بكاردهيني توها أو بونا اللواني هر پیوی بمونوسه بوی ما دبی دوش زداب کنه هندشتی إزالة نجس دکا إزالة دکا بلام رفعناك طهوريناك بني والله كاكا يعني ما بس بيسايا كلا دبا بيسايا استاك زور زارويت باز دكان اگر بيتو باسي اوان كردي اگر بيتو شتيك پروكك اگر بيتو بابن بيساي بيبو لبر روج ماندانا لبر ماويشي زور خاين دبتو تنها بس بروج دا بام هیچ پی نکرد به همان شو آنش که است او معدنه بکردهینی او معدنه پیسایی لاده من گمایی تیدانیا والله ما اگر بیتو ببینی تو انسان او زرکی لبرکا او ماده کیمیایی چی لیدکا ضرری چی هیا ضرری انسان هیا بلام لیره عاده توین رفع حدث بزاهی بکین نخیر توین بتایتی بکین نخیر او با مثلا الا دیوتی بی بآبي مثلا نجس لابردني نجس أو شتيكه بلام لها هماشي ولا زستش كاتك إنسان كصابوني بكاديني زاروي بآبي لدبا أوكل ناسي والله باشوي إزالك بس الرودة دا
ئیزالەکە بە مادەیەکی ڕوود دەلادە بەڵام لە پاشەوەی چ بەکاردەهێنێتەوە هەر ئاوی بەکاردەهێنێت ناتوانانی ئینسان ئیستیغلال لە چ بکە لە ئاو بکە بۆیە ئەو ئاوەی کە دەتوانی کە ئینسان دەستنوێژی پێ بشووە هەروەها پیسایەکان پێلا دەبی ماء مطلق دەبی ئاوێک بی ئاوێکی بەبێ کۆدبی بەبێ ئەوەی پاشگرێکی هەبی دیارە لە زمانی عەرەبی یان مضاف ئیلەیهیەکی هەبی یان صیفەتێکی هەبی باشە یان صیفەتێکی هەبی ئەگەر هەر ئاوێک صیفەتی هەبوونمە گوتمان ئاوی لیمۆ کەواتە گوتمان ئاوی چێ ئاوی لیمۆ ئاوی هەنار ئاوی ترێ کەواتی لێرە ئیزافەمان کرد یان نا بابرین پاشگرێک شتێکمان لە بۆ زیاد کرد لێرە نابێ بە ئاوی مطلق نامینێتەوە دەبتە ئاوێکی چێ ئاوێکی مقەیەد بۆی دەرێ ماء مطلق ماء مطلق وهو پێناسەی مائی مطلق چیە لێرە پێناسەیەکی مائی مطلق کردێ گوتمم ئاوێکی ڕەها یعنی هیچ کۆتێکی پێوە نەبی کە تێدەرێ ئەرێ ئەوە چییە ئەوە ئاوە دەرێ ئاوی ناو دەبێ دەبە باعتیباری مەکانی چییە مەکانی ئاوەکەیە هیچ علاقەی پێدانە یان دەرێ ئەو ئاوە ئاوی چییە ئاوی ڕووبارە ئەو ئاوی ترمزە ئەو ئاوی نازانم چییە هەندێ ئیزافە کاریگەری نینە ئێستا باسی دوو ئیزافەکانیش دەکەین چۆن دەتوانین گوتمان دەبی ماءەکە مای مطلق بی کە مضاف إليه هینێ مضاف إليه لە بۆ نەبی هەرەوە وەصفش نەبی ئێستا گوتمان ماء الأنهار خۆی ئێستا کە ئەوە ماء النهری کەواتە وەصفێکم دایە ئەو وەصفە تەئسیری نییە ئێستا باز دەکەین بۆیە وهو ما يقع عليه اسم ماء بلا قيد فتدري ماء مطلق أو زور مائية أو زور آوية كناوكي لسر زيبزي دەکرێ بەبێ هیچ قەیدێک بەبێ هیچ قەیدێک یعنی پاشگرێکی لە بۆ دابنێ دوو جۆرە بابرێن قەیدمان هەیە دوو جۆرە قەیدمان هەیە قەیدێکی لازممان هەیە قەیدێکی لازممان هەیە قەیدێکی غێر لازممان هەیە قەیدێکی غێر لازممان هەیە قەیدی لازم ئەو قەیدێ ناتوانرێ ئەو قەیدێ لە ئاو بکرێتەوە لە ئاوی مطلق ئەیسا ئاو دێتە خوارێ لە ئاسمانی دەخۆی دەرێ ئەوە ماء السەماء ئێخۆ سەماعەکەت کردە چێ کردە قەید لە بۆ چێ لە بۆ ئاوەکە ئەوە پێی دەرێن قەیدێکی لازم لا ينفك عنه بە هیچ شێوەیەک چێ ئینفیکاک ناکە بەڵام ئەگەر بێت و ئەو ئاوە دەستوانی برێم ئاوێکی لازمە کە دەرێن ئاوی ڕووبار ئاوی ڕووبارەکە بینە بگوازۆ لە ناو تەنچی بکە دەبتە ئاوی چێ ئەوزار ئاوی تەنچی لە ناو گلاسکە ئاوی کەواتە ئەوە لەو کاتی ئەو لازمیاتە چیە دەرێن لێی چیە لێی دەبتەوە بۆی دەرێن لازمەکە لا ينفك عنه بمكان ئەوە بە هەموو ئەوەکەی لێی دەبتەوە ئەوە کاریگەری هەیە کاریگەری چیە کاریگەری ئێستا کە گبێت و ماء الأنهار و ئەو بابەتانە ماء الأنهار چیە لێی دەبتەوە بەڵام ئەگەر بێت و بریم ماء الورد تەواو ماء الورد تەواو خلاص ناکوێنرێ ئەگەر بێت و ئەو ئاوی بابرین ئاوی لیمۆ لەناو ئێرێ لەناو ئێرە ماکە لەناو ئێرە ماکە لەناو ئێرە هەر بە ئاوی چ دەمینێتەوە هەر بە ئاوی لیمۆ دەمێتەوە بۆیە دەنێمە وەبزانم شتەکەمان پێچەوانە کرد لازمەکە چیە لازمەکە ئەوەیە وەکو ئاوی لیمۆ ئەوانەیە غێر لازمەکە ينفك عنه وەکو ئاوی ڕووبار و ئەو بابەتانەیە ئەو بابەتی ڕووبارەیان مانایەکەی چیە دەگۆڕێ بە پێی گۆڕانی چێ بە پێی گۆڕانی مەکانەکە حەقیقەتەن ئەو ئاوی ڕووبارە حەقیقەتەن ئەوەیە بەڵام ئاوی لیمۆ ناتوانێت لا ينفك عنه بۆیە ما يقع عليه اسم ماء بلا قيد بۆیە مە دوو قەیدمان کرد گوتمان ئەو قەیدانە دەبی بزانین بەمەسمان ئەو قەیدەیە کە چییە کە لازمە کە گۆڕانکاری چییە کە گۆڕانکاری بەسەر ئاوەکەی نایە بەسەر ئاو ماء هەر ماء الوەردە لە هەر شوێن دەریژی کە مائیش تەنها پاشگرەکەمان بەپێی واقع و بەپێی حەقیقەتەکەمان باس کردێ بەپێی مەکانەکەمان باس کردیە بەڵام ئەگەر گۆت و مەکانەکەمان گۆڕی شوێنەکەمان گۆڕی ئاوەکە چییە مانایەکەی لێ نەگۆڕی زۆر جارێ دەنێت چه ئاوەکەت خوارد وڵای ئاوی بەڕادم خوارد زۆر ناخۆش بوو ئەرێ چ ئاوەکەت خوارد وڵای ئاوەکە ئاینە ناو گلاسی ئەوە قەیدەکە ئەگەر بێت و ئاوەکە دەرهێنە ناو شتێکی کرد ئەو وەصفەتی لێرێ ئەو قەیدەی گۆڕانکاری بەسەردادەیانە
گۆڕانکاری بەسەدادێ ينفك عنه کەواتە کە ينفك عنه کەواتە بەپێی چییە بەپێی واقعەکەیە ئەو ناوەماندانێ بەڵام ئەوەکەیتر مائی وەرد بەپێی چیە لازمە لە بۆ ناتوانی ئەو مانای لێ لابەی لە هەر شوێندردانا پێی دەرێن ئاوی چی لەفتە ئاوی چی ئاوی نیمە و ماستاو کاتە بۆ ماستاو کەواتە چی لێ دەکە ئیلا بێ سەر لە نوێ لێ کێ ئەوش لێک نافتەوە مەفهوم ئەو دوانە ئەو دوو قەیدانە کەواتە ئێستاکە مای مطلق ئەو ئاوەیە کە هیچ گۆڕانکاریەکی یعنی هەر کەسەکە باز دەکە ئەوە سی دەرێ ئەوە ئاوە یعنی نە بۆنی گۆڕایە نە تامی گۆڕایە لە نەونی گۆڕایە مائێکە هیچ پاشگرێکی نییە ئەو پاشگرانش گوتمان غێر لازمەکان پاشگرێکی لازمی نییە ئەو بە پێدرێ ماء مطلق باش ئەدیە غێر مطلق چییە ئێستا باسی غێر مطلقمان دەکا فالمتغير گۆڕا ئەو ئاوەی کە گۆڕانی بەسەردادێ یەکەم شت بزانە کە کاتێک ئاو گۆڕانی بەسەردادێ بە دوو شێوە ئاو گۆڕانی بەسەردادێ یان ئۆتەیە شتێک دەکەوتە ناوی باشە ئیدا وەقع فیه شەی کە گۆڕانکاری بەسەردادێ کە کاتێک شتێکی دەکەوتە ناوی ئەویش دەکرێتە دوو جۆر یان ئۆتێ لەگەڕی تێکەڵ دەبی یان لەگەڕی چییە لەگەڕی تێکەڵ نابی ئەوەی لەگەر تێکەڵ ناوی گۆڕانکاریەکەی لەوانەیە بەسیط بێ بەڵام ئەوەکەی لەگەری تێکەڵ دەبی گۆڕانکاریەکەی چییە زۆرە یان ئۆتەیە ئاوەکە بەکاردەهێنی ئێستا بۆ نمونە کاتێک دەست نوێژی لە شۆی لێرە دەست پێ دەکەیت ئەو ئاوەی بەکاردەهێنی کە لەو خانانە دەڕوا ناڕوا ناستە خوارێ بە هەموو خانەکاندا ناچین دەرێنە ئاوەکە نابتە مستعمل ئاوەکە نابتە مستعمل ئەزەوە اختلافی دەرێن لەو کاتی دەبتە مستعمل ئەگەر لە عەضایەک لە بۆ عەضایەک نەقل بوو هێژ دەرێ ناوەڵە کاکە لە هەر لە جەستا کاتێک دەڕوا جەرەیان دەکە ئەو هەموو لێکدانەوە قوڵیان لە بۆ کردیە بۆی ئاوی مستعمل کە یەک لەو شتانێ ئاو تەغیری بەسەدادێ بە دوو شێوە یان ئۆتێ شتێکی دەکەوتە ناوی کاویش دوو شتە لەگەری تێکەڵ دەبی یان لەگەری تێکەڵ نابی هۆ دووشیان کاریگەری هەیە حتمە ئەوەکەی کە لەگەری تێکەڵ دەبی کاریگەری زیاترە یان ئاوەکە چییە ئاوەکە بەکار هاتوو ئێستا ئەو ئاوەی ئێستاکە لە ماڵان بەکاردەهێنرێ ئەوەکەی لەمانە بێن لە مەجاری ئەوکەیدی بەڕاستی ئەو هەموو ئاوە بەلاژ دەڕوا ئەو هەموو ئاوە بەلاژ دەڕوا سیفەتی تەهۆری لە دەستدا بەڵام سیفەتی تاهریەتی لەوانەیە هەندە ئاو هەیە ئەگەر بێت و جودا بکرێتەوە ئێستا قاپ شوشتن کاتێک قاپ دەشۆی ئایا ئاوێ ئەو قاپەی دەشوێ ئاوی قاپ کە دێتە دەرێ پیسە ها نەخێ پیس نییە لەبەرچی لەبەر خواردنی چییە خواردنی ئینسانە دەیت چ دەشوێت و خواردنەکەی لێ دەکەیەوە پاک دەکەیەوە بەڵام ئاوەکە خودی ئاوەکە تاهیرە ئەگە بە زسمی شتکەوی پیس نییە یان کاتێک دەچی ئینسانێک کە خۆی دەشووە لە جەنابەتەوە بابەتان نەبی کە سونەت بی ئاوەکە دەڕوا ئەو ئاوە ئەگە جودا بکرێت و ڕاستە سیفەتی لەوانەیە تۆهوریەتی لە دەستدای بەڵام سیفەتی تاهریەتی چییە هەرمایە یعنی ئەو ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێکوپێک ئاوەکە تەرتیب بکرێت دەتوانێت ئەو ئاوەتیە ئەو ئاوا هەر سیفەتی چی دەمێنێت و تاهیرەتی لە دەست نادا و کێشەی ناوی بەڵام لەبەرەوەی لە گەشتیدی دێکەڵ دەکرێ و ئیری بابەتیتی لەگەر دەکەی ئینسان بۆ دەبی خۆی دێسیە خۆی لێ پارێزی باش فالمتغير ئەو ئاوەی گۆڕانکاری بەسەردادێ کە بمستغنى کە شتێکی پێویست نییە چ شتێک پێویست نییە یعنی ئەو شتە پێویست نییە لە ناو ئاوێ دەتوانین لە ئاوی جودا بکەیەوە یعنی یان شتێکە کە لە ئەسڵی ئاوەکەدا نییە ئێمە ئەو شتە چێ دەکەوتە ناوی باشە بمستغنى عنه کە کاتێک شتێکی دەخسترە ناوێ کە پێویست پێ نییە یان ئەوە سیفەتی ئاوی تێدانی ئەوە هەر بەخۆی سیفەتی ئاوی تێدانە غێر سیفەتی ئاوە کە شتێکی دی لە بۆ زیاد دەکەین کە زعفەرانین کە وەکو زعفەران ئینجا کە نمونەی لەسەر زعفەران هێنایەت و هەموو ئەو شتانەی کە تێکەڵ چ دەکرێن تێکەڵی ئاو دەمن لەگەری تێکەڵ دەبین ئەوە دەنێن کە لێرە دەنێن تەغەیورەکە چییە کەما وەقع فیه وغەیر ئەوصافه کە شتێک کەتە ناوی هەروە وەصفی ئاوەکەش چ لێ کرد بگۆڕی وەصفی ئاوی چ لێ گۆڕی سێ وەصفمان هەیە یەکەمیان ڕەنگە بۆنە لەگەر تامە
یەک لە وەسفانە گۆڕا ئەو ئاوا پێی ناوەترێ ئاوی چی؟ ئاوی مطلق. جاری واز لە تەهور بێت پێی ناوەترێ چی؟ ئاوی مطلق. بە ئاوی مطلق نامینێتەوە. بۆیە نمونەکەی چییە؟ کە زەعفەرانی هێنا تۆ وەرە قیاس کە لەسەر زەعفەرانی هەر شتێک هەمان سیفەتی زەعفەرانی هەیە کە لەگەر ئاو چییە؟ تێکەڵ دەبی ناتوانین لێ جودا بکەیەوە. هەمان حکمی هەیە يمنع إطلاق اسم الماء غير طهور. كوات الليرة يمنع إطلاق اسم الماء غير طهور. كوات الليرة منع ذكاء بو أوي قتري أوي شي سي أوي شي طهور كباك هروب هربا باكي دمينيتو زور زاربينتو دسي لماري أوي ليمو دروز لك خو أوي ليمو تواو خلاص صفتي سي لديز دا صفتي طهوري لدز دا بلام صفتي طاهري تيا لدس ندا أقبل دسمت ونوسا ها طاهرة تواني دەست نوێژ بێت دەخۆیەوە هەطاهرە یعنی شەرت نییە هەر شتێک تاهر بی برێن کاکە ئەگەر بێت و تەهور نەبی نەیخۆیەوە خۆ ئێستا چەندەها شتمانێ ئەو بابرێن ئەو مەشروبی غازیانە و هەروە شەربەت و ئەو بابەتانە خۆ هەموو بەشێکی زۆری ئاوە هەموو بەشێکی زۆری چیە ئاوە بەڵام لە هەمان شێوە مطهر نینە بەڵام چنە طاهرن لەبەرەوەی اسمی إطلاق اسم الماء غير طهور. ئەوە لێرە زانیمان کە ئەو جۆرە ئەو ئاوای صفتي مطلقية لدز ددا صفتي تش لدز ددا صفتي طهوريتش تيا لدز ددا قلت ما طهوريت يعني تي طهوريت يعني باكروا بلام هرب باچي تيا هرب باچي دمينيتو كزعفراني تداو هر باكا كبو آوي ليمون هر باكا بو آوي تري هر باكا آوكا مفهومة. ولا يضر ليرا هاتيا ئەو تەغیرانەی کە ڕوودەدا هیچ کاریگەری نییە کاریگەری نییە هەرچەندە ئەو گۆڕانکاریانە بەسەر ئاوەکەی دادێن بەڵام ئەو جۆرە گۆڕانکاریانە کە دەتواندرێ بمستەغنین گۆتما ئەوە دەتوانی خۆی لێ جودا بکەینەوە بەڵام ئەوە ناتوانانی خۆی لێ جودا بکەینەوە. یعنی ئێستا ئاو بەردەوام پێویستی بە چییە؟ پێویستی بە شتێکە کە احتیوای بکەون نیە باشە ڕووبار کاتێک بە جێگایەکدا دەچێت هەناوی بە سەرزەوی دابچی ئەو زەویە لەوانەیە قڕووی تێدایە داری تێدایە نازانم چی تێدایە ئەوە دەتوانی خۆمان لێ پارێزین ناتوانین خۆمان لێ پارێزین. ئەگەر توانیمان خۆی لێ بپارێزین ئەگەر توانیمان خۆی لێ پارێزین ئەوە کاریگەری هەیە ئەگەر نەماتوانی خۆی لێ بپارێزین ئەوە کاریگەری چییە؟ کاریگەرین. ئەوەکەی تر کە دەنێن ئەو ئاوی دەکەینە ئاوی لیمۆ دەتوانین نەکەینە ئاوی لیمۆ دەیتوانین یاننا دەتوانانی زەعفەرانی تێ بکەین یاننا دەتوانانی تێ بکەین دەتوانانی تێی نەکەین کەوا دەتوانانی خۆی لێ بپارێزی. بەڵام ئەگەر بێت خۆمانی نەپارێز تێمان کردو باشە لەو کاتێک گۆڕانکاری هات ئەو جۆرە صفەتی طهوریەت لەدەست دەدا. بەڵام ئەوەکەی تر ولا يضر تغير لا يمنع الاسم هەندێک گۆڕانکاری هەیە ئەو گۆڕانکاریە منعی اسمی مائی مطلق ناکە ئاوەکە هەر بەچ دەمینێتەوە بە مطلقی دەمینێتەوە هەر ئاوەکە چیە طاهر و مطهرة ولا متغير بمكث ئەگەر بێت و گۆڕانکاریەک ڕوویدا بەمانەوەی ئاو وطين یان بە قڕ وطحلب طحلب بەوەی دەوتری ئەو سەوزایی کە ئەمجارێ لە دەور ڕووبار و ئۆشتان دروست دەکرێت کەەوە ناتوانانی خۆی لێ پارێزی لا ينفك عنه بە هیچ شێوێک ناتوانانی خۆی لێ پارێزی لەو کاتە وما في مقره هەر تەغەیورێک ڕووی بدا لە ئاوەکەدا لە سەرنجامی ڕێگای بوو بۆ نمەندەری کاکە ئەوە ئاوەکی کبریتیە بەڕاستی بۆنێکی بۆ گەنی لێدێ ئەو ئاوە طاهیر و مطهرش هیچ کێشێ تێدانێ بەڵام لەوانەی بەکەر خواردنینێ ئاگدار هەندێک شتەیە هەندێک ئاو هەیە طاهرە مطهرە بەڵام لە بۆ خواردنی چییە؟ لە بۆ خواردنی نابی لە بۆ خواردنی پێچەوانێشمان هەیە شتێکی طاهرە غیر مطهرە بەڵام بەکەر چییە؟ بەکەر خواردن دای ئەوە مەفهومە و ڕوونە. ئێستا ئاوی کبریتی ئاوی کبریت خراپە کبریتە لەوانەیە ئینسان بیخواتەوە بریمەڵای کاکە ئاوم خواتەوە بەڵام ئەگەر بێت و بەداوام ئاوا کبریتێ زۆردا بوو ئەو هەم کبریتە بستە ناو سمیسی لێ دێ ژەهرایی دەبی کە ژەهرایی بوو دەیکوژی بەڵام لە هەمان کاتیشدا لە بۆ دەست نوێژ و کە زۆر لە بۆ هەندێک بابەتدا زۆر خاسن لە بۆ جلکدا زۆر پاک دەکاتەوە ئەوە ڕوونە. ومەمەڕیهی یان لە مەمەڕەکەی دەربچی هەمووی مەقڕیهی ئەوە لە شوێنەکەی یان مەمەڕیهی یان کاتێک ئاوەکەی مەقڕیهی لەو شوێنی کە سەرچاوەکە مەمەڕی لەو کاتێک کە پێدا دەچی گۆڕانکاری تێدا ڕووبدا زۆر زاروێ دەبینی لە زستانان کە ئاوەکە دێ ئیفراسی لێ دێ ئیفراس شێلو دەبێت شێلو بوونە بۆی ئاوەکە سیفەتی لە چ لە دەست نادا
بری وڵای کاکە دروست نییە خۆت پێ بشۆی دروست نیە دەستێژی پێ بشۆی غەڵەتە بەڵام دروست نییە بیخۆیەوە تەواوە دروست نییە بیخۆیەوە ئەو بابەتە چی دیە لەبەر ئەوەی چیە لەبەر ئەوەی خۆری تێدا بەردی تێدا کلسی تێدا دەستە ناو جسمت لەوانێ تووشیم خۆش شت دەکا بەڵام بری وڵای کاکە نابی زلچی پێ بشۆی نابی خۆت پێ بشۆی دەستێژی لێ نایە ئەو بابەتانە چیە غەڵەتە و سەهوا چونکە فی مەمەڕهی ئەو گۆڕانکاری لە کاتێک لە ئیفراز ڕوودەدا لە سەرنجامی چیە لە سەرنجامی مەمەڕی خۆیتی لە مەمەڕی خۆی وەکەذالیکە ئەوە زانیمە کەواتە ئەو گۆڕانکاریانەی کە ئینسان بە خۆی دروست دەکا و دەتوانی خۆی لێ پارێزی ئەوە کاریگەری هەیە و ئاوەکە لە سیفەتی سلاتدا تەهوریەتدادا بەڵام ئەوەکە ئینسان ناتوانانی خۆی لێ پارێزی و هەروەها بەدەستیشی نییە ناکرێشت ئەوە سیفەتی ئەوە بە هیچ شێوە کاریگەری لەسەر چیە لەسەر گۆڕانکار سەر لە گۆڕانکاری لە ئاوەکەش ڕوو بدا ئاوەکە بەس دەمێنێتەوە طاهیر و مطهرە بەڵام گوتم لەوانەیە بەکەچنێ لەوانەیە بەکە خواردنێ وەکەذالیکە هەروەها شتێشتریشمان هەیە کە گوتمان کە تەغەیور ڕوودەدا بە شت لە ناونان یان ئەوتێ تەغەیوڕێکی تەواو ڕوودا یان تەغەیوڕەکە چیە وكذلك المتغير بمجاور اشتكى لقري تيكن لابي بلام لقري تي لقري دش هسه هند دار هي بوني هي بون فريد ناوشتيشي لقري تيكن لابي بلام بونك لقر اوكي تيا لقر اوكي تيكل لابي او مجاوره او تيا مجاوره بلام زعفران اگر هوت كي بوكوتي لباشو لنا عيني رنجي اوكي تيك داو لەگەری چیە لەگەری تێکەڵدن بەڵام دار کە لە ناوی دادنەی ئەو دارن چیە تەنها کاریگەریی لەسەر چیە لەسەر بۆنەکە هەویان لەسەر تامەکە هەبی لەسەر یعنی مجاوەڕە لەسەر ئەنجامی چیە مجاوەڕە یان دەبینین شوێنێک بابرێنکانیەکێ ئەو کانیە نزیکە لە دارێک ئەو دارە بۆنێکی هەیە هەر لە ناویشی دانیە تەنها بەسەر ئەنجامی ئەو بۆنە دێ لەگەر ئاوەکەی چیە کاریگەری لەسەر چیە کاریگەری لەسەر ئاوەکەی دەبی بۆنی ئاوەکەی لێ دەکات دەگۆڕی ئەوە پێدرێن گۆڕانکاریەکە بەچێ بەوەی نییە شتێکمان تێکردیا بەوەی کە لە تەنیشتیتی مجاوەڕەی کردیا و دوهنین یان کاتێک ڕوون دەکەوتە ناو ئاوی ئایا ڕوون لەگەری تێکەڵ دەبی ڕوون لەگاوی تێکەڵ دەبی نەخێر ڕوون لەبەر ئەوەی چڕیەکەی جودا لەگە چڕی ئاو بە هیچ شێوە لەگەر یەک چیە تێکەڵ نابی تێکەڵ چیە تێکەڵ نابی کە تێکەڵ نابی ئەوە مجاوێڕ ئەو مجارە ئەگەر بێ هەموو بۆ ڕوون زۆرینەی بۆ ڕوون دەستێش پێ ناشورێ بەڵام کەمێکی ڕۆم بوو کە بەروێنەگەر بێت و کەمەکەی ڕوون بوو ئەوە دەنی کاکە ئەو جۆرە ڕوونە کاریگەری لە سناوی لەسەر ئەوەی ناچی کە ئاوەکە سیفەتی خۆی چیە ئەو سیفەتە هەیەی سیفەتی مائی مطلق لە دەست چیە لە دەست بدە ئەو بتراب طرح فيه في الأظهر هالێرەیە کەم وشەی ئەظهرمان لە بۆ هات کەواتە دوو ڕەئی هەیە ئەوە دوو ڕەئی ئیمام شافعی یەکەمیان ئەو بتراب طرح دووشتمان هەیە گوتمان ئەگەر بێت و تین هەبوو لە مەمەڕی خۆی بوو لە مەقەڕی خۆی بوو ئەوە هیچ مشکلە نییە ئەوە گوتمان چییە ناتوانانی خۆی لێ پارێزێ بەڵام بێ بە خۆت خۆری تێ بکەیت پەرداغا ئاوەک لێرێ مەچینە ئاوەک لێرێ بری پڕی خۆرکەی بری وەڵای کاکە با کاک سامان دەستنوێژی نەشوە کاک سامانش لەبەری فەقیها جێژ ناداتی ڕاستە خۆ دەستنوێژ پێ دەشوە کابرەش ناو کاتەی چییە دەرێ کورە بە دەستنوێژ بە چ شوش دەرێ کاکە ئەوە قەیناکە وطرح فيه في الأظهر تيا كاريجري نيا هل سنبت قراويش دنا آوا صفتي تيا صفتي آويتي نك بتزور قراو يعني يعني وكوتي لبي تراب هندي خولي تيك داو رنجكي جورا أو لو كاتي هل سند بدستي خوش ما تيكرديا في الأظهر كلا أظهر دا كواتا دو قول الإمام الشافعي ما هي قول شيء بەهێزمان هەیە قەولێکی بەهێزترمان هەیە بەهێزترەکە ئیمامی نەوەوی بەهێزتری کردیە و دلیل لە بۆ هینایەوە دەری ئەظهەرەکە چیە ئەو جۆرە تەغیرەی کە بە خۆڵیش کە بە خۆت تێدەکەی نابتە هۆی ئەوەی چیە ئەو ئاوا سیفەتی چییە سیفەتەکەی لە دەست نادا بەڵام پێچەوانەکەی کە ئەویش ڕەئیەکی بەهێزە کە دەرێ دەبتە هۆی چێ دەبتە هۆی لە دەستدانی چێ لە دەستدانی طهوریەکەی کا لێرە دووشتمان ئەگەر بێت و زەعفەرانمان بە خۆتی هەیە خست ئەوە دەنێ چێ ئەو دەبتە مایەکی چێ نابێت دەستنوێژی پێ بشووی ئەو سیفەتە لە دەست بەڵام ئەگەر بێت و خۆرمان تێ کرد خۆرەکەت چی هەیە دوو قەولی هەیە
كأجر بيت تمشاب كي قياسا كالسلسيان لسر قينك كلسر ممره مقره كأوريك ثابت أوكي ديشيا أجر بيت بتراب طرح فيه أو أجر بيت بوري ورجني وبيسناك أجر بيت بخوش ماتي كرني وطواني خويلي باريزن أو دبتهويسي صفتي طهوريتيا لدزددا أظهرك وسيا كصفتي معك هروك خويسيا هروك خوي دمينه ويكره هي بتقرانا بنا خو بله خورك إخونا بتقراو زورينا يعني زورينا كتيا زورينا كأوكيا طرح أو بتراب طرح هندك لخور نجا تبري خور كي آوي نمينه ببتا كربوت لو كانت يا مبتا قراو أو نابدا دبتا قراو صفتك يسيا قراو أو أحد نعطواني تبدستي خوي دابيني أو صفتك أو بتراب طرح فيه في الأظهر ويكره المشمس ليرة باسي راسخو هاتيا باسي آوي مشمسي كرديا أو آوي كلا روش داندري إنزا روش راسخو بيدكوي يان بشيوش نا راسخو بيدكوي كزور زور قرم دبي زور قرم دبي أو آوا ك مكروهيتي تدا كحديث شمان هي كلا إمام عمر هاتي رضي الله عنه قال دا تغسل بماء المشمس فإن يورث البرص كذبته أوي بلكاتيسيا كبلكاتي دروز دبي كبلكاتي دروز دبي هي دري أو نهي شي تحريميا هي دري نهي شي وكو برين صحي وكو تندرستي وكو أو بابتانية وكو بابتاني خاصة لو شوينا قرماني زور بزوري شوينا كان قرما استحاولي اعتبار بقرمي حسابه ها شكو زاروي آوا كان قرم دبي إنسان نعطواني دستي خوتيا دستي خوي بداعتبر أو آوا براسي زرري هي لبوتي لبو جسمي إنساني هندش درين كاكا السر أو بابتي وكان زورا أوانيش يان بكارينا وأوانيانا كاتي قرمي لدا كيميائيين لقر يكتير دربين زور اشتيك دروز دكا أو زور اشتتيا لبتو هو يبرز دروز بكا ميم إنسان هطابي توانيتيا خويليتيا خويل باريزي زور تاكا دين سر كاتي ساكا زوري كما تواكر أو زوري كإذا وقع فيه شيء اشتيك كتناوي إنزا بدستي خوما بو بابن بشيويتش سروشتي كتناوي أو ليك ما كردوا قلت ما وكي كناتواني لي زداب كينو إلا تيدكوي أو قلت ما المشقة تجلب التيسير هو مشقية تبي أو ممرانا خاين كيو أو كأويتش صابي زقران كاري تداني زور زحمته زور زحمته أو قلت ما هو وكب باكو باكره وجد منيتو بلا أقرب يتو هر قران كاري كإنسان بخوي دروس كرد تواني خوي لباريزي تواني هبو كتواني إنسان يعني تواني شيء تكون استاكش دتواني أو قوران هو باكيوا بلا مشقيتي زوري دويانا مشقيتي زوري برين بمشقيتي كم اگر به توانی او انسان خوی پارێزی لەو گۆڕانکاریە کە تەکلیفێکی زۆر تێدا نەبوو ئەوە ئاوەکە ئەو سیفەتەی لەدەستدەدا. والمستعمل ئەدی ئاوی مستعمل ئەو ئاوەیە کە ئینسان بەکاری دەهێنی، ئەو ئاوەیە کە ئینسان بەکاری دەهێنی کە لە بۆ دەستنوێش، لە بۆ چی؟ لە بۆ دەستنوێش. چونکە تو بێ ئەگەر بێت و ئاوی مستعمل کاتێک لە غەسالە بەکاردەهێنی تو چی تێدەکەی؟ صابونی تێدەکەی، تایی تێدەکەی. ئەوە ئاوەکە ئاوێکی چییە؟ لە مستعملیش دەبی دەبتە ئاوێکی یەکەم جە پێشەوەی مستعمل ئاوەکە دەیگۆڕی، باشە تەغیرت کردی هەروە لە پاشەوەی مستعملیشە. کەواتە ئەو ئاوە بە چ دەمینێتەوە؟ ئەو بەبرێ ئەوەی لە غەسالەی دەردەچی پیس نییە کە بە جسمی ئینسان کەوی، ئیلا ئەگەر بێت و جلکەکە چی پێوە نەبی، جلکەکە بامڕی خوێنی پێ و بشتی پیسی پێوەبی، ئەو بابەتە. یان بابرێن جلشی منداڵان بوو، بابرێن منداڵەکان خۆیان پیس بوو، بەڵام جلشی گەورە زۆر بێ زۆرە جلشی گەورە کە تەنها عارەقە و بۆن و ئەو بابەتانەیە، عارەقی ئینسان پیس نییە، بۆنی ئینسان چییە؟ پیس نییە. تەنها تو دەیە چی لێ دەکەیەوە کە ئەوە دەردەچیەکە بە جسمی ئینسانیش کەت جسمی ئینسانی چی لێ ناکە؟ پیس ناکە. ئاوی مستعملیش ئێستا کە باز دەکەین کەواتە ئێستا کە تەغیرەکە ڕوویدا ئەدێگە مستعملیش بی لێ بە هەمان شێوە مستعملەکە اختلافەکە لەسەر چییە؟ جیاوازیەکە لەسەر مطهیرەکەیتی، جیاوازیانەی لەسەر تاهیرەکەی. ئاوی مستعملیش چییە؟ ئێستا کە بۆ نمونە دەست نوێژ دەشۆم
كأوكم دادنيم لباش دسنوجكم شوش أوكم هر لناو يعني دسنوشوش نكم هلناو تشتيك بو أو تشتا أو مستعملة كي تدابو راز بكسكم داكر كسا قبري ولا بيس بيزي ليبتو لوانية بيزبون هو اشتشيديا بلام بيس بولا الروانجي الشرع داو أو إنساني بيس دكا أو إنساني بيس ناكا بلام باتشي دكاتوا أو ليري زياوازي هي نارين أخي درين قصي لسر دكاي والمستعمل في فرض كات يستا مستعمل دوش شيء معناه يا مستعمل معناه لفرض يا مستعمل معناه لنفل نوافل يعني يدوش معناه أقل فرض بو كبابريتو دسنويجا كشوش دسنويج فرض بو أقدر بالله دسنويجيش دا تشتي سنزار شوشتن فرضة يكزار فرضة أو كيديتيا سنة أقدر پیغمبر صلى الله عليه وسلم يكزارش سرساي خوشوشتي دستو هما بابن دو زارش شوشتيا سي زارش شوشتيا قوتي أوا دسنويجي منو پیغمبرانا أصل وعتو سيكي بكي وتسكو دسنويجي شيا دسنويجي پیغمبرانا بلا ما قربيتو كسي شي كرد مريقا كلوية شكي أقر كسيش دوي كرد مري لو دوي دكي سوكا يكم يانسيا وازبا كواتا كاتيكا من وازبا كي دكم أو مزدا كردو أدي شوشتي دو مسيم كواتا آويسيا المستعملة بلا مستعملة كسيا إيتيا يشتيشي سنة باشا كاتي إنسان دتي خودشوا أو خوشوشني لبو فين كروي كاتي يان لبو أو بستنويج يعني أو كاتي دستا مدينة يعني دستا مكة أو شو خوشنا هم خوشوشني سنة سنة أو كان صفة طهارة طهوريان دميني أنا مني أو دميني كما زبي شافعيسيا زياوازي كردي بيني أو دوتي أو دو فرزانا يكم والمستعمل في فرض الطهارة قيل ونفلها غير طهور في الجديد أو قول جديدة أو قول جديد إمام الشافعي كواتي إسناك قول جديد إمام الشافعي والمستعمل في فرض الطهارة غير طهور في الجديد أو يك أقربيتو آوكا آويتي مستعمل بو لفرض يجبو أو قول جديد إمام الشافعي يقوله زيادة فيديا يقوله لقول جديد زيادة فيديا كأو صفة طهوريتيا لدسيا لدزدد كأو قول قديمتيا قول قديم يعني كاكا دري هل سند آوكا مستعمل بفرض جبي آوكا صفتيتيا ها طاهرة مطهرة باشا قول جديد بلاندريتيا زيا دري راستخو آوكا دبتسي صفة طهوريتيا لدزدد مفهومة طبعا لقول قديم صفة طهوريت لدس نادا باشا استاكدين السيد عزلي مكا وقيل دور إيمان هي لآوي تي ونفلها غير طهور في الجديد كواتا لآويك كآويش مستعمل بلام أو مستعمل بو لا سرنزامي لسنتك دروز بو دو قصة هي قصية بهيز إمام الشافعي هي جديدة كتيتيا هرب طهوري دمينيتو قصة لا كتيا وقيل ونفلها غير طهور في الجديد لا قولك من هي قلت من نقيل قيل بسبك عندهن رأي ضعيف رأي شمان هي رأي ضعيف درين كاك لا طهور يكش لا آوي سنتي لا آوي نوافل بك عندهن أويش هر طهورية سلية دكا طهورية لدزددا بلام قول يشتري هي كأو رأي به استرا دري قولك قولي جديدة دري طهوريتيا لدسناد اسا دوباري دكمو قول الجديد إمام الشافعي لا آوي مستعمل فرض طهورنية لا آوي مستعمل نفل نوافل لجديد دور رأي هي رأيك يعني هي دري وكهبا طهوري دمينيتو أو الرأي شتيا بهيزة رأي كي تردريتيا أويج بهماشي صفتي سلا دزددا صفتي طهورية لدزددا قولي قديم إمام الشافعي آي مستعمل سفرض بي سنوافل بي هرب طهوريتيا هرب طهورية دمينيتو لولا قديم أقصي كرديا لا قديم كاتي أقصي كرديا كخواي بردقا كادي دفرمي وأنزلنا من السماء ماء
طهورة دري ماء طهورة دلالتي صيغي مبالغة دك دلالتي ستك صيغي مبالغة دك كوات هرشتك دلالتي صيغي مبالغة كردو كوات دلالتي زور بكار هنان هنا دتواني أو تسنزاري ديتيا بكار بيني بودني آوي مستعمل دتواني تسنزاري ديتيا تسنزاري ديتيا بكار بهيني بكار بهينين هەندێک شیاناتی ئەوەکانی دەرێن کاکە لە پاشەوەی ڕخنیان گرتە دەرێن کاکە ئەو ئاەتی کە تو بەکاردێنی غەڵەتە نابی بە تەهور زۆر زاروێ بەمانای ئیسم ئالەش دێ کاکە گریمان بەمانای سیغەی مبالەغەش دێ بەڵام یعنی ئەو ئاوا پاکەرەوەیە لە بۆ ئێرە 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 لە مەبەستی کثرەکە لە بۆ چەند ئاعضایەکی نییە کثرەکە لە بۆ چەندە تەنها لە بۆ یەک ئاعضایە کەواتە هاتینە تەعنیان لە قەولی قەدیمدایە هەروە بەڵگەش دەین و درێ کاکە ئەگەر بێت و قەولی جەدید ئەگەر بێت و ئاوەکە تاهیر و مطهر باشە خۆ لە سەردەمی زمانی سەحابە ئاو زۆر کەم بوو سەحابەش هەر خەریشی جیهاد و سەفەر و ئەو بابەتانە بوونە مع العلم زۆر پێویستیان بەو بابەتەی بووە ئەگەوە بە ئەو ئاوە مستعملەیان هەموو جارێ لە بۆ خۆدادەنا تەشتەکیان دادەنا دەستنوێژیان پێ دەشت و هەریان دەگرت و دەستنوێژیان پێ دەشت و هەریان دەگرت و دەستنوێژیان پێ دەشت و هەریان دەگرت شتی وە ڕوو نەدایە لە سەردەمی سەحابە کە ڕووی نەدایە کەواتە دەلالەتە لەسەر ئەو ئاوە چییە؟ ئەو ئاوە نارێن پیسە ئەخە نایبرێ پیسە پاکە بەڵام پاککەرەوە نییە باشە ئەخەوە دوو مستەڵە ئەتوو پاکە بەڵام پاککەرەوە نییە کە پاککەرەوەش نەبوو نای بخورێتەوە خۆی مستەمە نای بخورێتەوە کۆگومانی تێدانە کابراش خواردیەوە هیچ کێشەی تێدانێ ئەوە لەسەر ئەساسی قێز و بێزی چێ ڕاوەدەستی بێژ ئێستا کە پەرداغک بینی هەموو ئایا پێ بخۆنەوە ئەم پێ دەخۆمەوە یعنی لەبەرەوەی ئەوە کاتێک ئینسان ئاوی دەخواتەوە ئاوەکەی شتێمنی لی کە ئینسان ئەندە ئاو ناگەڕێتەوە ناو ئاوەکەی دەگەڕێتەوە هەیە ئینسان هەیە بێزی نەنابتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینسانی مسلمان پیس نییە و هەروە لیکەکەشی چییە لیکەکەشی چییە پیس نییە بەڵام کەسێکەکە بێزی لێ بتووە خۆ لەگە بێزەکە هیچ ناوی دەوی مڕعاتی چییە مراعاتیە مراعات بکرێت ئەو بە تاهیری دەبینێتەوە بەڵام پاککەرەوە چییە پاککەرەوە نیە لەبەر ئەوەی دەرێن سەردەمی سەحابە ئەو پێویستیان بە ئاوی بووە و بەڵام چوونە خوای پەروەردگاریش تەشریعی چی لۆ کردیە لە بۆ سەحابەی تەیەمومی لۆ کردیە کە کاتێک ئاو نەبوو ئەگەر تەیەم نەبا دەیگو کاکە کاتێک ئاوەکان بەکاردێنین ئاوەکان هەرگرن و ئەسەرن ئاوەکان بەکاربێنین و ئاوەکە ڕاستە کەمی دەکرد بەڵام هەر چی لێنێ ئاوەکی زۆریان لێ دەکرد وەڵا سەفەرەکەی خۆیان پێ چ لێ دەکرد پێتەواو دەکرد ئەو دوو ڕەئیە هەیە ئەو ڕەئیە هەیە هەروەها کاتێکیش هەندێک ڕەئیدیش هەیە کە دەرێن خۆیان لە ڕەشاشی ما نەپاراستێ و ئاوەی کە بابرێن دەستنوێژی ئینسان پێدەشوا و لە پاشەوەی هەندێکی بەدەستە دەکەوێت ئێستاکە نەفەر هەیە بەعستەم ئاوی کاتی دەستنوێژ دەچوە حەجەیەکی بە ئاو دیسان هەڵ لێ دەکاتەوە یعنی خۆی وەسوەسەیەکی دروست کردیا بەڵام کە ڕەشاشی ماءەکە هەر بە تاهیری دەمینێت و مای مستعمل کە کێشەی تێدانی ئەگەر بێت و بە جسمی ئینسانیش بنووسێ خۆ ئینسانەکە چییە ئینسانەکە چییە پیس ناکە بەڵام پیس نابی بۆیە ڕەئیەکە کە تەمەشا دەکەین کە جەدیدەکە چییە جەدیدەکە ڕەئیەکەی چییە ڕەئیەکەی بەهێزترا فإن جمع چێ جمعە ئەو ئاوە مستعملە ئەمە برمان گوتمان کاکە کەسە دەستنوێژی پێ شت ئاوەکەی خۆی بینتەوە ئاوەکەمان هیناوە کرمانە شوێنێکی فبلغ قلتين لدوای باسی قلتين چەند دەکا و چەند ناکا بە تەفسیلی باز دەکەین کە ئەگەر بێت و گەیشت لە قلتين فطهور في الأصح لأصحدا أو هر سند مستعملة تمشاكا قلت ما في الفرض قلت ما غير طهور من يا قلت ما أوكا قربيتو كابرأي خوي دانوا ونفلكشيا للرأي لا وزكا غير طهور للرأي به زكا طهور قريمان أوكا لا آوي فرض ولا أوكان من هموكو كردوا كلا أصل دا أوكو كرنوا يكي سبون مستعملة كمن بلان حكم ينسبه طاهر بون بلان غير مطهر بلان اگر بيتهم من كو كردو لشوين يكمان دانا وبلغ قلتين فطهور في الأصح كواتا دور رأي مان هيدي سان رأيك مان هيدي ريكاكا قيشت قلتين أو مستعملة كود كردوها ككاتي كود كرديتوها بيش اوي كوب كيو صفة كان هبوا طاهر غير بيسنانا طاهر غير مطهر با كواتا هرا صفة ورد قرتوها
ئەوانیش دەرێن نەخێر کە کاتێک هاتمان قولەتەین بوون پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێتی ئەگەر بێت و ئاو گەیشتە قولەتەین لەم یەحمیل الخەبەث کە خەبەث و پیسی هەر ناگری دێن بەو فەرموودەی ئیشیان کردیان ئەگەر بێت و ما مستعملەکەی هەمووی کۆ بکەین و هەرچەندە تەهوریەتی خۆی لەدەستدا یەکیەکە بەڵام کاتێک لەگەیەکیان کۆ دەکەینەوە دەگاتە قولەتەین لە ئەسەحدا ئەو ئاوە سیفەتی تەهوریەتیە واردەگرتۆ لە دەستی چیە لە دەستی چنەدایە ئەو گوتمان فیل ئەصح کەواتە چەند ڕەئیمان هەیە دوو ڕەئیمان علاقەی بە قەولی ئیمام شافعی نیە قەولی چییە قەولی ئەصحابە قەولی ئەصحاب دوو ڕەئی هەیە ڕەئی یەکەم ئەوەیە ئەگەر بێت و بەلەغ قولەتەین ماء المستعمل هەر بەس دەمینێتەوە بە طاهری دەمێنێتەوە ئەو ئەصحەکەیتی بەڵام بەرامبەرەکەشی چییە بەرامبەرەکەشی دەرێ ڕەئیەشی دیمان هەیە ئەویش بەهێزە بەڵام ناگاتە ئەو ڕەئیەی دەرێ ئاوەکە کاکە طاهور نییە تەنهاتیە طاهرە دەتوانی خۆ بە ناودادەی مەڵەوانی تێدا بکەی بەڵام ناتوانانی نەجەس ڕەفعی حەدەث پێ با بکەی هەروەها دەست نوێش پێ بشوی هەروەها ناتی جل کوشتیش پێ بشوی باشە نەزەشش لا نابە وصلى الله على محمد وعلى آله وصحبه